وەکو پیشەی ڕۆژانەی خۆیان و بە درێژایی مانگی ڕەمەزان کۆمەڵێک گەنجی خۆبەخش دێنە ئێرە بۆ ئامادەکردن و پێچانەوەی خورما و ئاو بە شێوەیەکی تەندروست لە پرۆژەی لە خزمەت ڕۆژەوانان. پرۆژەکە لەلایەن دەستگای خێرخوازی بەخشین نووسینگەی چەمچەماڵ بە هاوکاری ناوەندی چەمچەماڵی ڕێکخراوی قوتابیانی کوردستان و هاوکاری مادی خێرخوازان بەڕێوە دەچێت. وەکو نووسینگەی چەمچەماڵ دەستگای خێرخوازی بەخشین لەگەڵ ڕێکخراوی قوتابیان ناوەندی چەمچەماڵ کە ساڵانێکە پرۆژەی لە خزمەتی ڕۆژوانمانەیە کە ئاو خورما تەوزیعەکەین بەسەر و ڕێبوارانەی کە دێنە ناو چەمچەماڵەوەی ترچی لە سلێمانی و لەو شوێنانەوە کە دێن ئێمە ڕۆژانە ئەم گەنجانە سوپاس بەخوا کە خوای گەورە تااقەت و وزە و توانایەکی داوە پێیان کە بە خۆبەخشی لەگەڵ ئێمەیان لە دوای نوێژی عەسرەوە دێنە ئێرە بەعزێکیان هەر تابیشن کە جاری وایە کتاب و دەفتەر و شتەکانیشان لێرە دائەنەن هەتا دوایی ئیفتارکردنەوە ڕۆژوشکانن کە دینەوە لێرە ئەوێنەوە ناڕۆنە بۆ ماڵ بۆ ماندووبوون و هیلاکبوونەوە دێن لێرە دەستباری ئێمەن و لێرە ئەو خورما لەگەڵ ئێمە پێچینەوە و پاشان لە نیو سعاتی مێنێ بۆ بەربان ئێمە بەڕێکەوین وچینە شوێنی نقطەی خۆمانەوە لەوێ دەستەکەین بە تەوزیعاتی ئاو خورما و لە خزمەتی ڕۆژوانابین کە پێغمبەر صلی الله علیه و سلم فەرمێ هەر کەسێک ببێتە هۆکاری ئیفتارکردنەوە ڕۆژوشکانی ڕۆژوانی ئەجری ڕۆژوەکەی بۆ ئەنووسێ بەبێەوەی لە ساحێبی ڕۆژوەکە کەم بێتەوە ئەمەش بۆ ڕوحێتەوە ئینشەڵا بۆ ڕزامەندی خوای گەورەم کاراکەی و هەر لێرێ شۆ پێم خۆشە سوپاسی ئەو خێرخوازانە ئەەکەم کە چی بە پارە و چی بە کارتۆنە خورما لە عەلووی سلێمانیوە کە بۆمانیان ناردۆ و سوپاسی کارگەی ئاوی سلێمانیەکەین. کۆمەڵی دادگەری لەسەرجەم بوونە وەرزەکانی ساڵ لە پرۆژە خێرخوازیەکانی بەردەوام و پرۆژەی بەربانگیش یەکێکە لە پرۆژەکانی و لە زۆربەی شار و شارۆچەکان پرۆژەکە بوونی هەیە. دیارە لای هەمووان ڕوون و ئاشکرایەکە دەستگای خێرخوازی بەخشین هەموو بنکە و لقەکانی لە شوێنە جیاوازەکانی کوردستانە لە ماوەکانی ساڵا بە بەردەوامی لە کاری خێرخوازیان دیارە بەپی وەرزەکان و بەپی کاتەکان گۆڕانکاریان بەسەراتێ ئێمە ئەم پرۆژانی کەوا لە مانگە ڕەمەزانە ئەنجامی دێن پرۆژەی بەربانگە ڕەمەزانە دەستگای خێرخوازی بەخشین لەگەڵ ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە شار و شارەچەکان کە هاوکاری و بەدەمەوەچوونی خەڵکاچکە خۆشە بۆ کەسێک کە بە ڕۆژوە بەڕاتی لەسەر سفرە و خوانی ماڵ بەیان لە مزگەوتا بەیان لە شوێنەکان ڕۆژەکەی بشکێنێ بەڵام ئەم برابەڕێزانەی ئێمە خۆشەکانی ژیانی خۆیان ئەکەنە قوربانی بۆشکانی ڕۆژی برایەکی موسڵمانیان خۆشێکی موسڵمان ئەمە قەناعەتێکە بەڕاستی لە بیر و باوەڕی ئێمەوە هەڵ ئەقلێکە ئێمە قەناعەتمان پێێتی. سوودمەندبووان و ڕێبوارانی سەر ڕێگەی ئەو پرۆژە خێرخوازیە خۆشحاڵ و سوپاسگوزارن کە نمونەی ئەم پرۆژە و ئەم گەنجانە دەبینن لە کۆمەڵگادا کە سوود دەگەێنن بە هاوڵاتیان بێ بەرامبەر. وەڵابرا دەستخۆشیان لێکەم لە جەنابتان و لەو گەنجە جوانانە تەبەن ئەمە پرۆژەیەکی خەیریە هەر کەسێک کە بەشدار بێت لەو دانی خورما و ئاوە ئیشەڵا خوای گەورە بە ئەجرێکی قیامەتی گەورە بۆیان نووسێ شتێکی زۆر جوانە بۆ سیمای ئەم شارەشە شتێکی زۆر جوانە گەنجانی تری چاوان لێەکە شاید خەڵکەکە بێ بە ڕۆژوونە بێ ئەبینێم گەنجە جوانانە بە تەمەنە بە ڕۆژوونیە ئەبینێم گەنجە جوانانە لەو تەمەنە گەنجیە خەریکی کاری خێرخوازین حتمەنەوە تەسیراتێکی زۆر لەسەر دڵ و دەرونی ئەو کەسانەش دائەنێکە بە ڕۆژوونی. لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا بوونی ڕێژەیەکی زۆر لە پرۆژە خێرخوازیەکان و دڵ ئاوایی خێرخوازان سەلمێنەری ئەو ڕاستیەیە کە مانگی ڕەمەزان مانگی پڕبەرەکەتی خودداییە بۆ سەرجەم خەڵکی. ڕەبین محەممەد کەناڵی پێیام چەمچەماڵ.